بەڵێتر تاماوەکی دیکە دیاری دەبێت کە کێ دەچێتە کۆشکی سپی و بۆ 4 ساڵی داهاتووی دارای ئەمریکا بەدەستەوە دەگرێت بۆ چوونی جیاواز سەبارەت بە تاقیکردنەوەی کۆماری و دموکراتەکان هەیە لە ئەمریکا. من لەگەڵ میوانەکەم سەبارەت بەم بابەتە قسە دەکەم لە واشنگتنەوە بەڕێز ئینتفاز قەمبەر سەرۆکی لیژنەی پاراستنی کورد لە واشنگتنەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئینتفاز سپاس کە لەگەڵ کوردستان 24 با لەوە دەست پێ بکەم. ئەمریکیەکان جارێک دۆناڵد ترەمپیان تاقی کردوتەوە، پێت وایە دەرفەتێکی دیکە بە ترەمپ و کۆماریەکان دەدەن بۆ 4 ساڵی داهاتوو ئیدارەی ئەمریکا بکات؟ بەڵام وایە دۆناڵد ترەمپ دەرفەتێکی باشتری هەیە، چانسێکی باشتری هەیە بەراورد بە کەمەڵا هاریس. کەمەڵا هاریس بەشێک بوو لە ئیدارەی بایدن کە هەڵاوسانێکی زۆری بۆ ئەمریکا دروست کرد، کاڵاکان گرانتر بوون، نزیکەی 10 بۆ 12 ملیۆن کۆچبەر بە نایاسایی هاتوونەتە ناو ئەمریکا، 13,000یان تاوانبار بوونە، تاوانی گەورەیان ئەنجام داوە. لە ڤێنزوێلا زیندانیەکان بوونیان نەماوە، هەمووی هاتوونەتە ئەمریکا. بۆیە بە دڵنیاییەوە خەڵک لێرە لە نەهامەتیدان هەروەک گوتم بەهۆی گرانبوونی کاڵاکان. لەلایەکی دیکە کێشەی ئازادی هەیە، کێشەی پاراستنی مافی مەدەنی ئەمریکا هەیە، گرنگیشە بۆ کۆمەڵگەی کورد، موسڵمان و عەرەب کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتی بەرقەرار بێت. کاتێک ترەمپ سەرۆک بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ جەنگێک نەبوو، چونکە ئێران لەژێر سزادا بوو. بەڵام کاتێک بایدن هاتە کۆشکی سپی ئێستا دەبینین جەنگێک بەرپا بووە، لە 7 بەرەوە جەنگ بەرپا بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. یەکێک لە بەڵێنەکانی دۆناڵد ترەمپ بۆ کۆمەڵگەی عەرەب و موسڵمان و کورد ئەوە بوو ئەگەر بێتەوە کۆشکی سپی جەنگ نامێنێت، جەنگ لە نێوان رووسیا و ئۆکرانیاش بوونی نەدەم ئەگەر سەرۆک بە لە هەڵمەتەکەدا بووم لە ویلایەتی میشیگن بۆ ماوەی هەفتەیەک لێ بووم لە نزیکەوە ئەم قسەم بیست. زۆر باشە، بەڵام لە بەرامبەردا دموکراتەکان و ئەو کەسانی کە 4 ساڵی ئیدارەی ترەمپیان بینی و ڕەخنە لە سیاسەتەکانی ترەمپیش دەگرن. بۆ نمونە هاریس لە بانگەشی هەڵبژاردنەکان داوەتی ترەمپ هەڕەشەیە بۆ سەر دموکراسی لە ئەمریکا. ئایا ئەمە کاریگەری دەکاتە سەر دەنگدەری ئەمریکی؟ ئەوان چۆن خۆیان یەکلایی دەکەنەوە لە نێوان دوو سیاسەتی جیاوازی دموکرات و کۆماریەکان؟ هیچ ئەمە نابینم چۆن ترەمپ هەڕەشەیە لەسەر دیموکراسیەت. لە 2020 لە هەڵبژاردن شکستی هێنا بە ئاشتیانە دەسەڵاتی ڕادەست کرد، ڕێگری لە من نەکرد. بۆیە بڕوام وایە ئەو بیرۆکەیە کە دۆناڵد ترەمپ هەڕەشەیە لەسەر دیموکراسیەت درۆیەکی گەورەیە. لە ڕاستیدا ئەو هەڕەشەیە لەسەر دیموکراسیەت هەیە کاتێک هەوڵیاندا 19 جار لە دادگا تاوانی بەسەر بسەلمێنن. ئەو کەسێکە تەمەنی 77 ساڵە، هەرگیز دادگایی نەکراوە، هیچ کەیسێک لە دژی بوونی نەبووە. بەڵام 7 مانگ پێش هەڵبژاردن نزیکەی 19 کەیس لە دژی دروست کرا. ئەمە هەڕەشەیە لەسەر دیموکراسیەت. ئیدارەی بایدن هەوڵیدا ترەمپ زیندانی بکات، هەوڵیدا ڕێگری لێ بکە ببێتە سەرۆکی ئەمریکا، ئەویش توانی بە موعجیزە 2 جار هەوڵیاندا تیرۆری بکەن، 2 جار ویستیان تیرۆری بکەن ڕزگاری بوو. باشە، لە سەرەتای قسەکانتدا ئاماژە بە هەوڵەکانی دۆناڵد ترەمپ بۆ کۆتایی پێهاتنی شەڕ یا ئەگەر ئەو لە ئیدارەی بایدندا ئیدارەی ئێستای ئەمریکادا بوایەتەوە شەڕانە ڕووی نەدەدا کرد. ئەمێ بزانم بوونی جارێکی دیکەی ترەمپ بە سەرۆکی ئەمریکا لە دوایام هەڵبژاردن ئەگەر ئەمە ڕوو بدات چی لە هاوکێشە سیاسیەکانی ناوچەکە بەگشتی دەگۆڕێت؟ مەبەستم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئاڵۆزیە کە ئێستا هەیە. دووشت زۆر گرنگن. یەکەم، دۆناڵد ترەمپ ئێران سزا دەدات، بە سەختی سزای دەدات. لە ماوەی 4 ساڵ لە کاتێک دۆناڵد ترەمپ سەرۆک بوو ئێران پارەی نەبوو، تەنیا 300 بەرمیل نەوت 300,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا هەناردە دەکرد. ئێستا دەهێندا هەناردە زیاتر بووە. کاتێک بایدن بووەتە سەرۆک تا ئێستا زیاتر لە 100 میلیارد دلاری بەدەست هێناوە. خاڵی دووەم ئەوەیە ئیدارەی بایدن کۆنتترۆلی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەستدا، بۆیە هەژمونیان لە ئیسرائیل سفر بووە. بۆیە ئیسرائیلیەکان هەموو کارێک دەکەن کە لایەن گرنگ بێت بێ ئەوەی هەژمونی ئەمریکایان لەسەر بێت، گوێبیستی ئەمریکا بن. ئەگەر دۆناڵد ترەمپ بگەڕێتەوە بۆ کۆشکی سپی، ئێران مایە پوچ دەکات،
فشار لە سەریان دروست دەکات واتە ئێران هیچ پارەی نابێت تا گروپە چەکدارەکان پارەدار بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەها هەژمونێکی لەسەر ئیسرائیل زیاتر دەبێت. دیموکراتەکان واتە جۆ بایدن ئەمریکایەکی لاواز بوو بەگشتی؟ بەڵێ زۆر لاوازی کرد لە ڕاستیدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەژێر ئیدارەی بایدن هاوپەیمانانی خۆی پشتگوێ خست جیانی هێشت لە دژی سعودیا وەستاوە پشتیوانی لە کورد نەکرد نەی پاراست پشتیوانی و پارێزگاری لە ڕێکەوتنە ئەتۆمیان نەکرد کە ڕێگە دەدات ئێران سەدان ملیارد دلار یاخود 10 ملیارد دلاری بەدەستکەوێت لە پرۆگرامی ئەتۆمیش بینیمان هەروە لە 7 ئۆکتۆبەر ئەو جەنگە بەرپا بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر ئێران و پارەی نەبە کاتێک ترامپ سەرۆک بوو ڕێگەی پێنەدات ئەو جەنگە بوونی نەدەبوو ئەگەر ترامپ سەرۆک بە جەنگی رووسیا ئۆکرانیاش بوونی نەدەبوو. باشە بە نسبەت سیاسەتی ناوخۆیی ئەمریکاوە بەڕێز ئینتفاز بوونی ئیدارەیەکی دیموکرات بۆ ئەمریکیەکان دەتوانێت چی بەرهەم بهێنێت و بوونی ئیدارێکی کۆماری چی لە سیاسەتی ناوخۆی ئەمریکا دەگۆڕێت لەم کاتێ ئێستادا؟ پێش هەموو شتێک کۆماریەکان هەمیشە باجیان کەم کردووە بۆیە خەڵک دەتوانن پارەیەکی زیاتریان لە گیرفانیان هەبێ کاتێک دیموکراتەکان باد زیاد دەکەن نرخی کاڵاکان زیاد دەبێت ئەمە ژوا دەکات خەڵک پارەیان کەم بێتەوە نرخی کاڵاکان بەرزتر دەبن. کێشەی دووەم ئەوەیە کە زۆر گرنگە بۆ مسلمانان بۆ ئەوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاتوون بۆ کورد بۆ عەرەب بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لوبنانیەکان ئەوەیە بەهای خێزانەکانە دیموکراتەکان چەند یاسایەک دەینە پێش کە وا دەکات منداڵەکانیان لێ بسەنەوە بەبێ ئاگاداربی ڕگەزیان دەگۆڕن ڕگەزی و منداڵانە دەگۆڕن ناسنامەی ئەو منداڵانە دەگۆڕن ئەمەش شتێکە ترامپ هەرگیز ڕێگەی پێنادات. خاڵی سێم ئەوەیە ئێمە هەمومان کۆچبەرین بە شێوەیەکی یاسایی هاتووین کاتێک کۆچبەری نایاسایی دەبینین میلیۆنان کۆچبەری نایاسایی ئەمە دەبێت ڕێگری لێ بکرێت ترامپ ڕێگری لەمە دەکات ئەمە کێشەی ناوخۆیە یەکێک لەوان کۆچبەر بەهای خێزانەکان و هەروە ئابووری. باشە بەڕێز سەرۆکی لیژنەی پاراستنی کوردی لە واشنگتۆن ئەوەی کە تۆ لەوێ دەیبینی لە سیاسەتی داهاتووی ئەمریکا کامە لایەن دەتوانێت بەڕاستی پارێزەری ئەو مافانە بێت کە کورد لەوێ داوای دەکات چ لەوێ چ لە دەرەوەی ئەمریکا لە ناوچەکەدا ئەوەی کە بۆ کورد بکرێت؟ بڕام وایە لەبارەی کورد ترامپ زۆر باشتر دەبێت. ترامپ کوردی خۆش دەویست لەگەڵ سیناتۆر لینزی گرام بیل کۆبوومەوە هەروە باڵیۆزی پێشووی ئەڵمانیا کۆبوومەوە ئەو کەسانێک کە ڕاوێژکاری نزیک بوون لە ترامپ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی گفتوگۆمان کرد لەبارەی کورد ئەوان کوردیان خۆش دەوێت بڕوایان وایە باشترین هاوپەیمانی ئەمریکا کووردە بڕوایان وایە شایستەی هاوکاری و پاراستنێکی زیاترن بڕوام وایە ترامپ بۆ کوردستان زۆر باشتر دەبێت چونکە هاوسەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەپارێزێت چاودێری ئێران دەکات لاوازی دەکات هەروە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرقەرار دەکات کورد ئاشتی خوازە ئەمەش لە بەرژەوەندی کورددایە حکوومەتی بەغداش سەختە بۆی چیتر موچە و شایستەی خەڵکی کوردستان ئەم باشە هەر لە دوای دەنگدانی لە ویلایەتی فلۆریدا دۆناڵد ترامپ ئاماژەی بەوە کرد کە گۆڕانکاری گەورە لە سەرتاسەری ئەمریکادا دروست دەکات و خەونی ئەمریکای مەزن دەگەڕێنێتەوە ئەمە دەکرێت ترامپ چۆن بەرنامەی پلانی بۆ مەداناوە ئایا ئەمریکیەکان خەونی گەڕانەوەیان بۆ ئەمریکای مەزن هەیە تا دەنگ بە ترامپ بدەن؟ بەڵێ لە دۆخی ئێستا ئەو خەونەی ئەمریکامان لەدەست داوە کە پێشتر کەسێکی گەنج بوو لە کۆلێژ دەرچوو بوو هاوسەرگیری دەکرد و خانی دەکرد ئێستا ناتوانێت ماڵێکی هەبێ لەژێر ئیدارەی ترامپ زۆر شت باشتر دەبێت نرخی سوتەمەنی نرخی بنزین کاتێک ترامپ سەرۆک بوو نرخەکەی کەمتر بوو لە $2 ئێستا $4 بۆ $5 لە کالیفۆرنیا بۆ گالۆنێک $8 بۆ $5 نرخی سوتەمەنی ئێستا زۆر بەرزە نرخی وزە بەرزە نرخی خۆراک و خواردن نزیکەی 100% زیادی کردووە نرخی هەموو شتێک 100% زیادی کردووە بۆیە بە دڵنیاییەوە خەونی ئەمریکا زۆر باشتر دەبێت لەژێر سەرکردایەتی سەرۆک دۆناڵد ترامپ
بۆیە هەروەها دۆناڵد ترامپ بازی لەسەر کۆمپانیا و دامەزراوە گەورەکان کەمتر کرد وای کرد ئەو کۆمپانیانە لە چین و مەکسیک بگەڕێنەوە بۆ ئەمریکا و ملیۆنان دەرفەتی کار دروست بکەن ئەمە زۆر گرنگە دیموکراتەکان زۆر بە ئاشکرا باسییان لەوە کردووە کە بعد زیاتر دەکەن نرخ زیاتر دەکەن کۆنتترۆل لەسەر نرخەکان زۆر زیاتر دەبێت ئەمەش سیاسەتێکی سۆشیالیستی کارەسابارە بەنسبەت سیاسەتی دەرەوە بەڕێز ئینتفاز ئایا ئەمریکا جارێکی دیکە وەکو بەڕێزت وتت متمانەی هاوپەیمانەکانی لەدەستاوە چۆن دەتوانێت ئەو متمانەیە بەدەست بێنێتەوە بە گۆڕینی ئیدارە لە ئەمریکا متمانەکە دەگەڕێتەوە ئەوانێک کە هاوپەیمانی ئەمریکا بوونە شتێکتان پێ دەڵێم کە زۆر گرنگە ترامپ لەگەڵ تیمی هەڵمەتەکەی قسەمان کردووە ئەو باوەڕی بەوە هەیە ئاشتی بەبێ هێز بەرقرار نابێت چیرۆکێکی بچووکتان پێ دەڵێم ڕاستەوخۆ لەو کەسانە گوێبستی بوومە کە لەگەڵ ترامپ کاریان کردووە گوتیان لەگەڵ دۆناڵد ترامپ لە هەمان ژوور بووین و لەگەڵ سەرکردەی کۆریای باکوور قسەی کرد بە سەرکردەی کۆریای باکووری گوت هەڕەشە لە ئێمە مەکە بەو دوگمە سووری کە هەتە واتە دوگمەی کە بۆ کچەکی ئەتۆمی بەکاردێت وتی دوگمەکەی من زۆر گەورەترە لێی تۆ جیاوازەکە ئەوەیە دوگمەکەی من زۆر بەهێزترە تەنیایی من کار دەکات واتە هەڕەشەی لێکرد بە بەکارهێنانی هێزی ئەتۆمی و چەکی ئەتۆمی ئەمە ژوای کرد کۆریای باکوور تاقیکردنەوەی موشەکی بوەستێنێت وای لێکرد کارەکانی بۆستێنێت بە سەرکردەی تالیبانی گوت وێنەیەکی بۆ نردوێنەی بۆ سەرکردەی تالیبان نرد لە گفتوگویەک وتی ئەمە وێنەی ماڵەکەتە ئەگەر یەک سەربازی ئەمەری بکوژرێت لە ناو ماڵەکەت دەتکوژین وێنەکەی پێدا لە ناو گفتوگویەک لە ناو دانیشتێکدا ئەمە ستایلی دۆناڵد ترامپە ئەو کەسێکی بەهێزە باوەڕی بە ئاشتیش هەیە بەڵام ئاشتی بە قسەی خۆش بەرقرار نابێت بەڵکو بەهێزەوە بەرقرار دەبێت کاتێک ئەمریکا لاوازە ئاشتی نابێت هەر بە وڵاتی ناوەڕاست دەبینی ما هەندێک ڕخنە لە ترامپ دەگرن کە هێز بۆ بەرژەوەندی بەکاردەهێنێت واتە بەرژەوەندی ئەمریکا ئەوەیە کە هێزەکانی لە ناوچەکەدا بمێنێتەوە ئێستا کە پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە هەیە ئایا دموکراتەکان بەپێچەوانێمەوە بیرەکەنەوە یا ترامپ دەیەوێت ئەم یاریە تا ئێستا هەر بەردەوام بۆ بەردەوام بێت ڕام وایە دەبێت سەیری وێنە گەورەکە بکەین کاتێک ترامپ سەرۆک بوو ڕێکەوتنی ئاینە ئیبراهیمیەکانمان هەبوو گەورەترین ئاشتی ڕێکەوتنی ئاشتی بوو لە نێوان بەحرین مەغرب ئیمارات عمان و ئیسرائیل ئەمە بەشداری و دەسەڵاتی ترامپ بوو کە تێیدا هاوکار بوو سعودیاش دەبوو بەشێک لەو ڕێکەوتنی ئاینە ئیبراهیمیەکان وڵاتانی دیکەش دەبنە بەشێک لەو ڕێکەوتنە ئەمە هەمووی وەستا کاتێک بایدن هاتە کۆشکی سپی بەڵام بڕوام وایە لە وێنە گەورەکەدا دەبینین ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەنگاو دەنێت بەرە و سەقامگیری و ئاشتی لە ژێر دەسەڵاتی ترامپ بەڵام ئێستا هیچ پلانێک نییە هێزەکانی ئەمریکا لە عێراق دەمێننەوە دەمێ ئەمەش بڵێم لەگەڵ ئەو کەسانە قسەم کردووە کە زۆر لە ترامپ نزیکن وەک سیناتۆر گراهام کۆنگراسمن دەرەڵ ئیسا کە سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەیە ئەگەر عێراق بە بەردەوامی داوای کشانە هێزەکانی ئەمریکا بکات پێویستە هێزەکانی ئەمریکا لە عێراق ئەگەر بشێنرێتەوە پێویستە هەمووی بنێردرێن بۆ هەرێمی کوردستان و لەوێ جێگیر بکرێن چونکە خەڵکی هەرێمی کوردستان و پێشمەرگە هێزەکانی ئێوە دەپارێزن ئەمریکی ناکوژن تەنانەت یەک ئەمریکیشیان نەکشتووە لە 2023ەوە ئەمەش باشترە بۆ عێراق بۆ ئەمریکا و بۆ ناوچەکە ئەمە ئەو بیرۆکەیە لەلایەن زۆر دڵخواز بوو هیواخوازم ئەو کارە بکەن و پێشنیازەی من قبول بکەن ئەمە پلانی گشتگیری ترامپا بۆ سیاسەتی دەرەوەی بەنسبەت عێراق و هەرێمی کوردستانیشەوە بەڵێ بەدڵنیاییەوە سیرکەن عێراق و هەرێمی کوردستان و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا ڕاستەوخۆ کاریگەری فراوانبوونی ئێرانی لەسەر هێزی ئێران ئەگەر ئێران لاوااستر بێت ئەگەر ئێران توانای کەمتر بێت لەوەی هێرش بکاتە سەر وڵاتانی دیکە ئەگەر ئێران پارەی نەمێنێت ئەگەر ئێران مایەپوچ بێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتی تێدا بەرقرار دەبێت بە هەمان شێوە بۆ هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان کورد ڕقیان لە ئێران نابێتەوە دەیانەوێت لە ئاشتیدا لەگەڵ ئێران بژین ناکرێت لەو ئاشتێدا بژین ئەگەر ئێران پارەیەکی زۆری هەبێت و دەتوانن فراوانخوازی بکەن و هێرش بکەن بێەوەی سزا بدرێن کاتێک ترامپ لە سەرۆک بوو یان سەرۆک بە ئەو میلیشیانە هێرشیان کردبووە کە نزیکەی
300 بۆ 400 هێرش ئەنجام درراوە لە عێراقەوە لەلایەن ئەو میلیشیاکان و گروپە چەکدارە جیاوازەکان ئەگەر ترامپ سەرۆک بە ئەو میلیشیا و گروپە چەکدارانەی بردومان دەکرد تەنانەت ڕێگەی نەدەدا یەک کەس بەبێ سزا ڕزگاری بێت ڕێگری لە گروپە چەکدارەکان دەکات هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان ئەمانە هەمووی لە بەرژەوەندی ئاشتی و سەقامگیریدا. باشە بەڕێزت هەر لە سەرەتاوە ماژت بەوە کرد دەگەر بگەڕینەوە بۆ دۆخی هەڵبژارنەکان لە ناوخۆی ئەمریکا کە بەشدار بووی لە چەندین کەمپینی هەڵبژارنی دۆناڵد ترامپ جا پێتان وایە ئەم جارە شانسی هەیە تا ئێستا کە بەشێکی دەنگدەرانی ئەمریکی دەنگیان داوە جارێکی دیکە بێتەوە بە سەرۆکی ئەمریکا ولا ئەگەری هەر ڕووداوێک یا شکست یا ئەنجامی هەڵبژارنەکان ئەمە قبول دەکات؟ بڕوام وایە هەڵدەبژێردرێتەوە دەبێتەوە سەرۆک دەرفەتێکی باشی هەیە حوت ویلایەتی خۆڵەمێشی هەن کە ئەنجامی هەڵبژاردن یەکلای دەکەنەوە لە هەر ویلایەتێک جیاوازەکە چەند هەزار دەنگێکە بەڵام لەو حوت ویلایەتە 3 ویلایەتی دیکە هەن لەو حوت ویلایەت ئەگەر ترامپ براوە بوو جۆرجیا کارۆلاینای باکوور پێنسیلڤینیا لەوانە براوە بوو دەبێتە سەرۆک میشیگن ئەگەری هەیە لەوێش براوە بێت بۆی بڕام وایە ترامپ دەرفەتێک و چەند شتێکی باشی هەیە بەڵام ترسمان لەوەیە ساختەکاری بکرێت گۆڕانکاری بکرێت لە دەنگەکان لە چەندین شوێن ئەم شەمان بینیوە بەداخەوە بەڵام ئەگەر دۆخەکە ئاسایی بێ و ساختەکاری نەبێت ترامپ براوە دەبێت ئەگەر ترامپ شکستی هێنا و دۆڕا بەم مەرجەی دادپەروەرانە بەڕێوە چوو بێت قبولی دەکات بەڵام ئەگەر ساختەکاری بکرێت گۆڕانکاری لە دەنگەکان بکرێت باوەڕ ناکەم قبولی بکات. بەڵێ بەڕێز ئینتفاز قەمبەر سەرۆکی لیژنەی پاراستنی کورد لە واشنگتن سپاس لە واشنگتنەوە لەگەڵ کوردستان 24 بووی.